ام دزانن کود دیروکت زا گلک دوستن کردان هنه هین دلسوز ام دینا با فیچر خود جوره بحثا کسی کی جنم سایه بکن کبراسی جی گلکی دلسوز بو کردان ره چه دکم لی باکور کردستانه همو تشتن گردای گند و چند و هنر باکور کردستانه کردن باکور کردستانه کوم دکه ارشیف دکه ل اکادمیه که لنم سایه جی نمایش دکه ایجار جسال 1966 حتی نیده 2002 خلیکی وی کاری دبه دنا با فیچر آمده امی چیرو کای بهتر نصب کن سرقالی جیاکردنەوە شیکردنەوە ناولێنان و لێکۆڵینەوەی نزیکەی 30,000 فۆتۆ 100 فیلم و دەیان دۆکۆمنتی کوردین هەمویان پێکەوە 1000 پارچەن ڤیانەفینکە ئەنترۆپۆلۆجی نەمسایی لە ماوەی 36 ساڵ ئەوانی لە باکووری کوردستان دۆکۆمنت کردووە واتە ڕێک لە ساڵی 1966ەوە تاوەکو 2002 Sano sano yebşem sano Aladre diare lastere ژنێک تەشی دەڕێسێت لە وێنەیەکدا هەندێکیان ئاهەنگ دەگێڕن ژیانی شاخ و گوندی کوردستانی کردوتە دۆکۆمنت ئێرە ئەکادیمیای زانست و ئەنترۆپۆلۆژیای کۆمەڵایەتی شاری ڤێنایە تیمێکی 6 کەسی سەرقاڵی کاری 36 ساڵی ڤیانەفینکەن ئەم پرۆژەیە لەسەر بنەماکانی کاری ڤێرنەفینکەیە لە ساڵی 1942 لەدایک بووە خەڵکی نەمسایە و چەندین ساڵ سەردانی باکووری کوردستانی کردووە لە ساڵی 1967 دەستی بە دۆکۆمنتکردنی ژیانی ڕۆژانە و کولتوری کورد کردووە لە هاویندا چووەتە نێو هاوینە هەوارەکان لەوێ هستری کڕیوە بەم شێوەیە چووەتە شاخ و لە نزیکەوە ژیانی خەڵکی ناوچەی دۆکۆمنت کردووە بەم شێوەیە سەدان وێنە و فیلمی خەڵکی تۆمار کردووە و لە ڕێگەیانەوە باسی ژیانی ڕۆژانەی خەڵکی ناوچەکەمان بۆ دەکات لە ساڵی 1960 2002 کاری دەگمەنی کردووە هەروەها گۆڕانکاری سیاسی و ئابووریمان پیشان دەدات کە چەند ساڵە ڕوویداوە ڤیانەفینکە ئەوەندە سەرسامی کولتور و ژیانی کورد بوو هەندێک جار بە مانگ لە شاخ و گوندەکانی کوردستان ماوەتەوە لە ناو دەفتەری یادەوەریەکانیدا بە وردی باسی ژیان و کولتوری ناوچەکانی باکووری کوردستانی کردووە وێنی ئەو کلوپەلانی گرتووە کە بەکاریان هێناوە فینکە لە ساڵی 2002 بە ڕووداوێکی هاتوچۆ لە شاری ڤێنا کۆچی دوای دەکات خێزانەکەی هەموو دۆکۆمنتەکانی دەداتە مۆزەخانی جیهانی ڤێنا مۆزەخانەکە و ئەکادیمیای زانست و ئەنترۆپۆلۆژیای کۆمەڵایەتی لە شاری ڤێنا پێکەوە سەرقاڵی پرۆژەیەکن بۆ کارەکانی فینکە بەداخەوە لە ناکاوگیانی لەدەستدا بۆی تەنیا دەمانەوە بزانین ئاواتی ئەو چی بوو بەڵام ئەوەی گرنگە بەلای ئێمە ئەو دوکۆمنتانە هەموو کەسێک بیان بینن واتە دەیانکەینە دیجیتال بڕیارە تاوکو کۆتایی 2025 هەموو کەسێک لە ڕێگەی ئۆنلاینەوە بتوانن ئەم کارانە ببینن بەشی مۆڵتیمیدیاش لەلایەن هاوڕێ مەمەد سەرپەرشتی دەکرێت کە لەدایک بووی شاری دێرسمی باکووری کوردستانە لێرەوە دوو تێروانینمان دەبێت یەکەم دیدگای بێگانە و دووەم دیدگای ناوخۆی کورد ئێمە دەمانەوێت لەگەڵ هونەرمەندانی کورد و بێگانە کار بکەین بۆ ئەوەی دەنگی کوردی دیاسپۆرا و کوردانی کوردستان کۆ بکەینەوە بزانین لە ڕێگەی ئەو وێنە و فیلمانەوە چ پرۆسەیەکی بیرهێنانەوە ڕوودەدات لەلایەکی دیکەشەوە نیشانی دەدەین چ پرۆسەیەکی گۆڕانکاری ڕوویداوە لەو کاتەی فینکە دەستی بە دوکۆمنتکردن کردووە Veränderungen, welche Transformationsprozesse hat es gegeben, seitdem Werner Finke das begonnen hat zu dokumentieren? مەمەد دەمیر فۆتۆگرافەرێکی باکووری کوردستان 52 ساڵە لە نەمسادەشی خەڵکی گوندێکی پارێزگای دەرسیمە ماوەی 38 ساڵ هەموو ساڵێک وێنی گوندەکەی گرتووە ئەو ئێستا بەرپرسی بە دیجیتالکردنی وێنە و فیلمەکانی ڤیانەفینکەیە
Als ich diese Fotografien gesehen habe, habe ich gesagt, wow. کاتێک وێنەکانی فینکەم بینی گوتم واو، وێنەی ژیانی ڕاستی ژیانی خەڵکە. بێگومان لە ساڵانی هەفتا لە تورکیا فیلم هەبووە و باسی کوردی کردووە. بەڵام وێنەکانی فینکە نیشانی دەدات کە خەڵک لەو کاتەدا چیان لەبەر کردووە و چۆن خۆیان گۆڕیوە و ژیاون. ئەمانە لە فیلمەکانی تورکیادا نەدەبینرا. ئەوەی سەرنجی ڕاکێشامەوەیە کە فینکە متمانەی خەڵکی ئەو ناوچانەی بەدەستێناوە. وێنەکانی زۆر نزیکە لە ژیانی تایبەتی خەڵک. Das hat man eigentlich nicht gesehen. فینکە 36 ساڵ گوند بە گوند گەڕاوە و لە نزیکەوە ژیانی خەڵکی گوندەکانی دەکۆمنت کردووە. ئەم ئەکادمیایە نایەوێت بڕیار لەسەر کولتور و ژیانی کورد بدەن، بەڵکو پەیوەندیان لەگەڵ ئەو کەسان دروست کردووە کە وێنە فینکە سەردانی کردوون. دەیانەوێت زانیاری زیاتر لەسەر دۆکۆمنتەکانی فینکە کۆ بکەنەوە. بۆ ئەم کارەش پەیوەندی بە فۆلکلۆریست سەیدا گۆیانەوە دەکەن کە خاوەنی مۆزەخانەیەکی فۆلکلۆری کوردیە لە باکووری کوردستان. Ez li ser folklora Kurdî ferheng û edebiyata Kurdî çi oral bi devkî çi bi video çi bi fotograf çi bi em bêjin kelûpel ewana ên ku ber bi wendabûyînê ve diçin ez evana hemû berhev dikim. Hem bi tekst hem bi foto hem bi video hem bi kelûpel ewana ez kom dikim. Evana ji wekî Enstitûya Antropolojî wekû proje ew kar û xebatê Werner Finke li Google dnêrin rastî muzeya min tê bi min re ketim pêwendî danîn hinek dîmen nîşan mikirin zikê min wekî hema kelê bû gurgura firmêsk di çavê min de hatin xwar min ew dîmen dîtin salê 66 êsta di kelima 66 ew di gundan de radyo nebû xelk guhê xwe biditê ev hatiye kuêstan be kuêstan zozan bi zozan şar bi şar geriyaye deng û rengên dengbêjan goranîbêjan çîrokbêj kelûpel ê karê destan ê jin û mêran hatiye kom kirde aniye lêre parastiye yani ew xebatî ev camê re ji xwe re kiriye belê heman dem ji bo me jî kiriye تر ڕۆشنبیر و سیاستمەدار بۆ ئەم وڵاتە نەکردە. سەیدا گۆیان بەبینی کەلوپەلی کوردی لە ئەکادمیای زانست و ئەنترۆپۆلۆژیای کۆمەڵایەتی ڤێنا دەست دەکات بە گریان. ئەوانیش داوا لە سەیدا گۆیان دەکەن لە نزیکەوە کاریان لەگەڵ بکات. سەیدا گۆیان 4 هەفتە لە ڤێنا دەمێنێتەوە و کاریان لەگەڵ دەکات. من وێنەیەکی دەدیت من گۆ ئەس ڕاستی بێهاتم من وتم ئەفە گوندی منە. Ez şok bûm yani devê min vekirî ma ewana bawer neke min gotim ev qesra sê tebeqeya xanûyê min ê muzeyê etnografîk a lêre ya hinekî tirî mesela ewana ev ez şok bûm devê min vekirî ma salê 1974 hatiye girtin min got ev xalê min e navê wî Cemîl e min navê wî Cemîl e ev Osman'a berî çend sala rehmet kirdiwe ji gundiyê min e. İş min ewana ew tasnîfkirdin û kategorîzekirdinî ewana mesela ewana ji ku bizanin ev gundiyê min e. Belê. Ha ew kategorîzekirin, tasnîfkirin, rawekirina ewana ev kîne ji ku derê ye, ev cilûberk ê ku derê ye, kî li xwe dikin, êsta li xwe dikin, li xwe nakin. Welhazir yani ewana ez hatim ewana bo ewana binûsim not bikin bu muzexanê wane wekû an jî wekû pirtûk çap û belav bikin. سەیدا گۆیان چەندین وێنەی فینکە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاو دەکاتەوە. پاش چەند ڕۆژێک بەدەیان کەس نامەی بۆ دەنێرن و زانیاری لەسەر وێنەکان دەدەن. ئەva min hezm nekir ez foto werbigirim teniya be wekû selfî min girt min li ser Facebook belav kir yekî derhal wotê ewana xelkî ev kostanî gundiyê me ye navî ev kostane laleş e ez ewana jî naz dikim komentî wan jî ewana min gelek komentên wan şîrovekirina wan ewana min hemû li lêre ji min not kir yani
ji bona ku ew bawerî bêbawer bikin nêrînekî em bêjin germahiyekî heyecanekî zor li nav gel çêbû. Ewana hemû komentên wan li ser Facebook hemû ji ew hestê xwe diyar kirin pîrozbahî li min kir pîrozbahî li Înstitûya Antropolojî kir û gelek jî em bêjin rehmet li Werner Finker kir ku bêjin rest in peace em minnetdarê êwan e gelekan ji got yani mesaj bû min wête ew karî Werner Finker kirî tu siyasetmedar û roşenbîrên Kurdan nekiriwe. ئەوەی جێگەی سەرنجە بۆ کارمەندانی ئەم ئەکادمیایە ئەوەیە کە سەیداگۆیانیش هاوشێوەی فینکە وێنەی هەندێک شوێنی گرتووە کە هەمان شوێنە بەڵام لە دوو کاتی جیاوازدا. بله yani wextê min kar û xebatê wî nihêrt min got ya Rabbi kî ji kê feyz girtiye kî fotokopyê kî ye ê min berê Xwedayê min got diyane ez fotokopyê wî me ji ber ku ew salê 66 dest bi xebatê kiriye û min salê 91 min dest pê kiriye xebat kiriye bû nimûne ev e cerin li tenya li navçeyê goyan li gundî ême çê dikin cerê ême ye ev wî kiriye ji gundê me kiriye. کارەکان بۆ پرۆژە و وەرکشۆپەکانی کارەکانی فینکە بەردەوامە ئەو کوردەی کارەکانی فینکی بەرچاو دەکەوێت چاوی پڕ دەبێت لە گریان. وێنە فینکە 36 ساڵ بە بەردەوامی سەردانی کوردستانی کردووە و بەسەدان کەل و پەل و وێنەوە و ڤیددیۆی گوند و شاخ و داخ و خەڵکی ناوچە جیاوازەکانی کوردستانی گرتۆ و هێناوی لەگەڵ خۆی بۆ نەمسا لێرە لەم مۆزەخانەی ڤێننا چەندین جار نمایش کراوە. ئەمەش بۆ فینکە بە شێوازی خۆی جۆرێک بە لە شۆڕش بۆ گەلی کورد شۆڕشەکەشی هەتا ئێستا بەردەوامە هەرچەندە خۆی لە ژیاندا نەماوە. ئاڵاشاڵی ڕوودا و لە پایتەختی نەمسا لە ڤێننا.